ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ لە تەلاری هونەری شاری سلێمانی کە بۆ ماوەی 3 ڕۆژە کۆکەرەوەی زۆرێک یاخود بەشێکی زۆر لە کەسایەتە دیارەکان و نووسەران و ئەدیبان و ڕۆژشنبیران و خەمخۆرانی یەکێک لە ڕووداوە گرنگەکانی ساڵ یەکێک لە چالاکی ئەدەبیەکانی ساڵ کە ئەویش فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە لە تەلاری هونەر کۆیان ئەکاتەوە بێگومان ئەمڕۆ لە کۆتا ڕۆژە هاوتای ڕۆژانی پێشوو چەندین چالاکی جیاواز و پانێڵ و دیبیتی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت بۆ ئەم ڕۆژ پێمان خۆشە یەکێک لەو میوانانی کە سەرپەرشتیاری فستیڤاڵن کە یونس حەمەد بە پوختی باس لەواکەین وردەکاریەکانی کۆتا ڕۆژی فستیڤاڵ خۆی لە چیا ئەبینێتەوە کە هەمیشە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئامانجی ئەوە بووە بەشێکی زۆر لە نووسەران و ئەدیبان و ڕۆژشنبیرانی هەر چوارپارچەی کوردستان و جیان پێکەوە کۆبکاتەوە خزمەتێکی باش بەم کایە ئەدەبی و هونەریە بگەێنێت لەم نێوەندەشدا بنکەی ڕۆژشنبیری گەلاوێژ هەمیشە خەمخۆری ئەنجامدانی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بووە کە 27 ساڵە دانەبڕاوە با بڵێن بەدەیان نووسەر و ئەدیب و ئەو کەسانی کە خەمخۆری بواری هونەرین زیاتر لەم بابەتەیە خۆیان ئەبینەوە ئەمە بەشێکی گرنگی بنکەی ڕۆناکبیری گەلاوێژە کە خۆی ئامادەکات بۆ بەڕێوەچوونی فستیڤاڵەکە پێم خۆشە لەم بەشی پرۆگرام چینە لای کاک یونس حەمەد با بزانین ئامادەکاریەکان بۆ ئەمساڵ چی ئەبێت و لەم ڕۆژە چی ئەبێت کاک یونس سپاس بۆ ئامادەبوونەت بەخێر هاتی زۆر سپاس بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان و سەرپەرشتیاری ئەندامی لیژنەی ئامادەکاری با بڵێن بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بۆ ئەمڕۆ لە کۆتا ڕۆژە چالاکیەکان خۆی لە چی ئەبینێتەوە؟ زۆر سپاس بەیانتان باش بۆ ئەمڕۆ سەررە بەیانیەکەی تۆزێکتر یەک پانێڵمان هەیە بۆ ئەو لێکۆڵەرانەی کە توێژینەوەکانیان بەشداری لە فستیڤاڵ کردووە و دیاری کراون یاخود پەسەند کراون لەلایەن لیژنەی لێکۆڵینەوە بۆ براوەی خەڵاتەکان ئەمانەی کە ئەمڕۆ لێکۆڵینەوەکان پێشکەشەکەن ئەم چەند ناوەن کە دوای نیوەڕۆکەی با بڵێن خەڵات وەرەگرن بەڵام دیار نییە کامیان یەکەم و دووەم و سێمە سەررەبیانیەکەی ئەمەیە دوای نیوەڕۆکەشی کە کۆتایی سێەم ڕۆژی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە کۆنسێرتێکی با بڵێن پێشکەشکردنی چەند بەرهەمێکی موزیک و گۆرانیە لەلایەن گروپی موزیکی پاییز دوو خەڵاتمان هەیە ئەمڕۆ کە تا ئێستا ڕامان نەگەیاند و ئاشکرامان نەکردووە خەڵاتی زێڕینی کوردستان و خەڵاتی زێڕینی گەلاوێژ ئەدرێ بە دوو کەسایەتی دیاری بواری ئەدەب و ڕووناکبیری دوای خوێندنەوەی وتاری هەریەک لە لیژنەکانی لێکۆڵینەوە و چیرۆک و شەعر ئەمانەی کە با بڵێن بابەتەکانیان پێشتر بەدەست گەیشتووە و ئەمان پەسەندیان کردووە چۆنیەتی گەیشتنی بابەتەکانوانە خۆیان باسی ئەەکەن دواتر خەڵاتەکان ڕائگەێنین یەکەم و دووەم و سێم بۆ هەریەک لە بوارەکانی لێکۆڵینەوە چیرۆک شەعر بۆ ئەم ڕۆژکە کۆتا ڕۆژە ئامادەبوانێکی زۆر هەتا کەسانی ئاساییش پێما بێت لە دوو ڕۆژی ڕابردووە بەشداربووی تەواوی چالاکیەکانی نێو فستیڤاڵ بوون بۆ ئەمڕۆ با بڵێن ئەو کەسانە تا چەندە خەمخۆری ئەوەن کە بەشدار بن لەم فستیڤاڵەیە و تەواوی ئەو پانێڵ و دیبیتانەش کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت تۆزانی ئەمەی لەم شارە هەیە ژمارەیەکی زۆر لە ڕووناکبیر و نووسەر و توێژەر و لێکۆڵەر و هونەرمەند بەبێ ئەوەی ئێمە بانکێشتیشیان بکەن کە خۆیان ئەزان فستیڤاڵی گەلاوێژە لەبەرەوەی بۆتە نەریتێک کە هەمویان مافی هاتنیان هەیە و بەشداریکردنیان هەیە لە ڕۆژانی فستیڤاڵ بە تایبەت لە کاتی گەنگەشە و گفتوگۆکردن لەسەر پانێڵەکان هەم لێکۆڵینەوە شەعر چیرۆک یاخود ئەو تەوەرانەی دیاری کراوە ئامادە ئەبن و ئەوەندەی با بڵێن میوانەکان لێرە گەنگەشەکەن ئەمانەی کە بابەتەکان پێشکەشەکەن ئەوەنە گەنگەشە ناکەن بەو مانایی کە ئەمان خەمخۆرترن لەوەی بۆ نمونە تەوەری قەیرانمان هەبوو ئەوەنەی کە بازە قەیرانی ڕووناکبیری و ڕۆشنبیری و پەروەردەی کرا بابەتەکە ماوەیەکی کورتی بۆ دیاری کرابوو بۆ پێشکەشکردن بەڵام دواتر گەنگەشەکان زۆر ئەخایەنێ ئەمە هەمووی ئەو میوانانن ئەم بابەتانە دەوڵەمەندەکان کە ڕۆژانە خۆیانیان لە گفتوگۆکاندا ئەنیشە کەسەکانە خۆش بێ کۆتا پەیامت بۆ ئێمە و بۆ تەواوی بینەرانی کورسات زۆر خۆشحاڵ بووین کە ئەم ساڵی ژوەگەوەی کورسات ماڵی هەمومانە سپۆنسەری میدیایی فستیڤاڵی گەلاوێژیان کرد
خۆتان نەزان کورسات مێژوویەکی درێژیە لە خزمەتکردن بە بواری ئەدەبی و ڕووناکبیری و هونەری و کللتوری و فەرهەنگی کوردی. خۆشحاڵ بووین ئەم جارەش وەک فستیڤاڵی گەلاوێژ لەگەڵ کورسات بەیەک گەیشتینەوە توانیمان ئەگەر کرابێ بە هەردوو لامان خزمەتێکی بچووک بکەین هیوادارین ئێمە بەردەوام بین و ئێوەش بەردەوام بن لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ هاتن. سپاس بۆ زۆر بەڕێز کاک یونس حەمەد کا بەڕێزیان لیژنەی سەرپەرشتیاری فستیڤاڵ کە بە درێژایی ئەم سێ ڕۆژە لە بەڕێوەچوونی ئەم فستیڤاڵەیە ئامادەکاریی زۆر باشیان کردبوو بێگومان وەکوی باسیشی کرد لەم ڕۆدا لە کۆتا ڕۆژە دابشکردنی خەڵاتی زێڕینی گەلاوێژ بە سەرچاوی ئەو کەسانی کە لە بواری شعر و چیرۆک و لێکۆڵینەوەیە با بڵێن قەڵەمی نوێن و با بڵێن بیری نوێن زیاتر خەڵاتەکان بەسەر ئەو کەسانە دابەشەکرێت. جا ئێستا پێم خۆشە بچمە لای یەکێک لە هەرە نووسەرە دیارەکانی شاری کەرکووک بابزانین بەڕێزیان ئەمڕۆ ئامادەن و لە ڕۆژانی پێشوش بێگومان لێرە ئامادە بوون لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئەوانیش زۆر بەڕێز کاک دانا ئەسکەرمان لەگەڵا بێت. کاک دانا سپاس بۆ ئامادەبوونت. سلااوت دەبێت بە خێر هاتی. زۆر سپاس. بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە شاری کەرکووکی ئازیزەوە دووبارە بە خێر بێن. سپاس بۆ ئێوە. تێڕوانینی بەڕێزتان بۆ بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ تێڕوانینتان چۆنە بەڕێزان وەکو نووسەرێکی دیاری شاری کەرکووک؟ بەڵێ لە ڕاستیە گەلاوێژ مێژوویەکی دوور و درێژی هەیە لە 1996ەوە بەردەوامە ئەمە بۆ خۆی گزارش لەو ڕۆحە زندووە ئەکا کە لە شاری سلێمانی و لە کوردستان بە تایبەتی لە برەودایە بوونی فستیڤاڵێکی نێودەوڵەتی وەکو گەلاوێژ ضرورەتێکی مێژوویە لە بواری ئەدەب بۆ لە بواری هونەرە بەڕاستی چونکە ئێمە بیرمان نەچێ مێژووی ئەدەب لە لای کورد بە شێوەیەکی گشتی مێژوویەکی ئەمەنە دوور و درێژ نییە بەڵام زندووکردنەوەی ئەم بابەتاویان بەسەرکردنەوەی بابەتی ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری ئەمە بۆ خۆی خەڵی وەرچەرخانی گۆڕانکاری جەزریە لە بواری ئەدەب و فکر و هونەردا. بۆیە ئەمە لە گۆشەنیگای ئێمەوە گەورەترین خاڵی وەرچەرخانە لە مێژووی ئەدەبی کوردیە کە برەو بەخۆی دەداوت و ساڵانە بەردەوامی و بە شکڵی جۆرا و جۆر و هەموو ساڵێک ئەتوانین بڵێن جۆرێک لە گۆڕانکاری جەزری لە بوارەکەیاندا هەیە زیاتر بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە بواری فکر گۆشەیەکی تایبەت بوو لە ناو فستیڤاڵی گەلاوێژە. کاک دانا بەڕێزتان بەچی بەشداریتان کردووە لەم فستیڤاڵەیە؟ لە ڕاستیان من میوانم من طبعا لە 2008 و 2007 بەشداریم کردووە خەڵاتی یەکەم و خەڵاتی دووەمشم هێناوە لەو ساڵانەیە بەڵام لەوە بەدەوە ئیتر بەشێکی زۆری فستیڤاڵەکان من وەکو میوان ئامادە بوومەوە هەندێک جار وەکو لیژنەی دادوەری بەشداریم کردووە. تێڕوانینی بەڕێزتان چۆنە لەسەر ئەم دیدارەی ئەمڕۆ پێمان بڵێ ناونیشانی دیدارەکە چییە وەکو نووسەرێک و باز لە چی ئەکات کێ گفتوگۆ لەسەر دیدارەکە ئەکات؟ بەڵێ دیداری ئەم بەیانیە دیداری لێکۆڵینەوەی ئەدەبیە و ڕخنەی ئەدەبیە کۆمەڵێک نزیکەی 8 بەڕێز بەشدارن لە بابەتەکانیە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە بۆ فستیڤاڵی گەلاوێژ کە بەڕاستی ڕۆحی ئەدەب ڕخنەی ئەدەبیە دراس لێکۆڵینەوە توێژینەوەی ئەدەبی ڕۆحی ئەدەبە ئەگەر ئێمە برەو بە بواری ڕخنەوە توێژینەوەی ئەدەبی نەدەین ناتوانین گۆڕانکاری ڕیشەیی لە بوارەکانی شعر چیرۆک ڕۆمانە بکەین. بۆیە ئەم پانیڵەی ئەم بەیانیە خاڵێکی زۆر گرنگە یەکێکە لەو دیبەیتە گرنگانەی کە ئێستا لە ناوهۆڵەکەیە بەردەوامی پێدرێت. لە دوای پرۆسی ئازادی لە شاری کەرکووکی خۆشەویست چەندین دیبیت و چالاکی هونەری و ئەدەبی و ڕۆشنبیری زیاتر گرنگی پێدرا و هەمیشە جێی بایەخ بووە. چالاکیەکان تا چەندە جێی خۆشحاڵیە کە بەم شێوازە لە شاری کەرکووک زیاتر لە بوار ئەدەبیەکانە گرنگی باشی پێدرا. بەڵێ ئێمە جاران بە ئاواتەوە بین دەستگایەکی ڕۆشنبیری هەبی بۆ ئەوی جۆ لە بابەتێکی فکری بابەتێک هەر بابەتێکی ڕۆشنبیری بی. ئێستا
ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆر لە دام و دەستگا ڕۆشنبیریەکان گەشەیان کردەوە زیاتر دەستگای زیاتریش هەیە و بەردەوام کۆڕ و چالاکی ئەکە ئێمە بە تایبەتی لەم چەند ساڵی لەم چەند مانگی ڕابردووە چەند دیبەیتێکی زۆر گرنگ کرایەکی لەو دیبەیتانە دیبەیتی ڕۆشنبیری و پێکەوە ژیان کە من بەشێک بووم لەو کەسانی کە بەشدار بوونەوە هەروەها دیبەیتێکی کە کرا لەبارەی چێژە و قەیرانەکانی خوێندنەوە لەسەر خوێندنەوە بە مانە فکری و معریفەکەی و لەم چەند ڕۆژەی ڕابردووشە دیبەیتێکی کە کرا لەسەر گرنگیدان بە زاراوە کوردیەکان زاراوەی ماچۆ بە تایبەتی ینی ئەمە خاڵێکی زۆر گرنگ و زۆر ئیجابی بوو دەنگدانەوەیەکی زۆری هەبوو بۆیە بەردەوام کۆڕ و چالاکی زۆر بە تین و بە گوڕەوە ینی لە شاری کەرکووک ئێستا ئەنجام دەدرێت. ئێمەش خۆشحاڵین کامیش ئەو چالاکیانە لە شاری کەرکووک باخی زیاتری پێدرێت لە نێو 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش کاکدانا تێڕوانینی بەڕێستان چییە؟ دوێنێش لە یەکێک لە میوانەکانم ئەو پرسیارەم کرد بیری نوێ قەڵەمی نوێ زیاتر گرنگی پێدرێت لەم فستیڤاڵەیە. خۆی لە هەموو فستیڤاڵێکە جگە لەوەی کۆمەڵێک گەنج دەرئەکەون لە بوارەکەیە دەرکەوتن ئەمە معنای ئەوە نیە ئیتر ئەوەی لەم فستیڤاڵە بەشداری نەکردمانەوەیە نووسەر نییە یا نووسەرێکی باش نییە ئێرە ئارەزومەندانەیەکیە بواری هەیە چێ توانای هەیە بەشدارە بێ ئیتر بە شعر بە چیرۆک بە دراسات بەڵام ئەوەی کە ئامانجی فستیڤاڵی گەلاوێژ ئەوەیە کۆمەڵێک دەنگ ئەخاتە دەرەوە یانی دەریان ئەکاتە دەرەوە ناو خەڵک تا دەنگیەوە بۆ کۆدەنگی ینی خەڵک ئەیان ناسی لێرەوە ئیتر ئینتلاقە ئەکەنە بن بە نووسەری دیار ئەمە خاڵێک لەو خاڵانەیە کە زۆر گرینگە بەلای ئێمەوە کە لە فستیڤاڵی گەلاوێژ لە یەکەم ساڵی فستیڤاڵی گەلاوێژەوە تا ئێستا بەردەوامی هەیە بەو شکڵە کاری لەسەرێکە. خاڵی دووەم ئەوەیە کە لەم چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک نووسەری دیاری عەرەب و فارس و تورک بەشداریان کردووە بە تایبەتی ئەم لەم فستیڤاڵی ئەم جارە ئەمڕۆ نووسەرێکی گەورەی وەکو واسینی عەرەج کە نووسەرێکی گەورە ڕۆمانوسێکی گەورەی جەزائیریە بەشداری کردووە بە پانێڵێک لەبارەی قەیران ینی ئەمە بۆ خۆی بابەتێکی گرنگ بوو لای توێژەر و نووسەرەکانی عەرەب کە باسییان لە قەیران بەمانە عەقلی و فکریەکەی کرد. کاکدانا باسی قەیرانت کرد دوێنێ لە یەکێک لە پانێڵەکانە قەیرانی ڕۆشنبیری و ئاڵنگاری و چارەسەرەکان بوو پێ دوایە لە ئێستاە ئەم قەیرانی ڕۆشنبیریە کاریگەری ئەکاتە سەرچەواوی با بڵێن بواری ئەدەبی و ڕۆشنبیری لە شاری ئەدەب و ڕۆشنبیری کە شاری شارانە لە ڕاستیە بابەتەکەی ئەوان یا پانێڵەکەی ئەوان قەیران بەمانە قوڵەکەی بوو نەک تەنها لە گۆشەیەکە بیبەستنەوە نەک تەنها لە گۆشەی ڕۆشنبیری و بەمانە فکری و فەلسفی و سیاسیەکەیەوە بوو لەسەر ئاسی وڵاتانی عەرەبی لەسەر ئاستی دنیا ئیتر قەیران بە هەموو ماناکانیەوە قەیرانی ئینسانی قەیرانی ئاکاری قەیرانی ئابووری هەموو ماناکان بەڵام ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەو قەیرانە تەسەوور ناکەم ئەگە ئەو قەیرانە ڕوبەڕووی فستیڤاڵی گەلاوێژ و سلێمانی بووە حتمما بەردەوامی نابوو بۆیە هەر ناونیشانی فستیڤالەکە خۆی ئالنگاریە بۆ گەشەکردنی وشە لە پێناو گەشەکردنی وشە فستیڤاڵی گەلاوێژ بەردەوامە بە خۆی تەحەدایەک. دروستە لێکێک لە میوانەکانم باسییان لەوە کرد تەکنەلۆژیا ڕۆڵێکی بەرچاوە بینێت بۆ دروستبوونی قەیرانی ڕۆشنبیری بۆیە منیش ویستم ئەم پرسیارە لە زاری خۆتەوە زیاتر وەڵامەکەم دەست. تەکنەلۆژیا دوودی هەیە وەک چۆن لە زانستی تەکنەلۆژیا لە پیشەسازی تەکنەلۆژیا دوو دیو هەیە دیوێکیان هەر ئەوەیە کە مەسەڵەن جەنگ لە جەنگە فڕۆکە و دەبابە بەکاردێنەمە زۆرێکە لە گەشەکردنی زانست و تەکنەلۆژیا هەر ئەم ئامێرەیە کە ئێستا من و تۆ ئەگەیەنێ بە دنیا ئەمە دوو دیوەکەیەتی بۆیە لە مەجای فکر و لە مەجای فەلسەفە و لە مەجای ئەدەبیشە دیسان تەکنەلۆژیا دوو دیوەیە دیوێکی هەیە ئێمەی دوور خستۆتەوە لە بوارە فکری و معریفیەکان کە بابەتێکە تازە هاتوۆتە ناومانەوە بێگومان لە ڕووی غەریزی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی نەریتیەوە هەندێک شت ئەکەین کە تەسەورەکەن ئەگەڕینەوە بۆ سەردەمی مناڵی لەبەرەوەی لەگەڵمانە گەورە نەبووە بە قۆناغ تێکەڵاو لە مەسەر ئەوروپا تەکنەلۆژیا بە قۆناغ پیاتێ بەڕین بەڵام ئێمە ڕاستەوخۆ هاتە ناومانەوە ئەم دیوە خەڵێکی نێگەتیڤە خەڵی ئیجابیەکەی یا خەڵە ئەرێنیەکەی ئەوەیە کە مەسەڵەن ئێمە لە ڕێی تەکنەلۆژیاوە ئەتوانین ئەدەبی خۆمان بگەینین بە دنیا یعنی خۆشبەختانە لەم ڕۆژانەیە ڕۆمانی دووهەمین هەناری دنیای بەختیار عەلی ئەمە یەکێک بووە لە 100 ڕۆمان لە سەرەتا لە قەرنی 21 ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ مێژووی کتێبخانەی کوردی کە ئێمە زۆر دەرباس لە هەژاری کتێبخانەی کوردیەک. زۆر سپاس بۆ زۆر سپاس.
خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ یەکێک لە هەرە نووسەرە دیارەکانی شاری کەرکووکی خۆشەویست زۆر بەڕێز کاک دانا ئاسکەر سپاس بۆ وتەکانی سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی کە هەمیشە ئەنجامدانی تەواوی دیبیت و چالەکە ئەدەبی و ڕۆشنبیری و فەرهەنگیەکان لە دوای پرۆسی ئازادی لە شاری کەرکووکی خۆشەویست لە قودسی کوردستان زیاتر گرنگی و بایەخی باشی پێدراوە لەم نێوەندایەکێکی تر لە میوانەکانم وەرەگرم کە ئەوانیش بەڕێزیان نووسەر و وەرگێڕن زۆر بەڕێز کاک فەریدون سامانمان لەگەڵا بێت بە تێڕوانینی بەڕێزیشیان لەسەر ئەنجامدانی ئەم فستیڤاڵە بۆ ئێمە بۆ بینەرانی بخاتەڕۆ کاک فەریدون ئەگەر ئەرک کێشی سڵاوت لێبێت بەیانیت باش بێت سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ جەنابەت کاک فەریدون بەڕێستان وەکو نووسەرێکی دیار و وەکو وەرگێڕێکیش پێمان بڵی لە 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ ئامادەبوونی بەشێکی زۆر لە ئەدیبان و ڕۆشنبیران و کەسایەتیەکان تا چەندە پردێکی پەیوەندی باش بۆ بەرەوپێشوونی کایی ئەدەبی و هونەری زیاتر ئەخاتەڕۆ بەدڵنیایی سەرەتا سوپاسی بەڕێستان و کەناڵەکەتان و هەروە بەڕێوەبەرانی فستیڤاڵی 27مینی گەلاوێژ دەکەم بەڕاستی خۆی لە خۆیدا هەر زۆرە چالەکی کەلتوری و ڕۆشنبیری پردێکە لە نێوان ڕۆشنبیرانی کورد و گەلانی تر گەیاندنی پەیامی نەتەوەکەمانە لە بواری کەلتوریدا بە خەڵکیکە چونکە ئێمە بەڕاستی هەر تەنها ناتوانین لە ڕێی سیاسەتەوە خزمەت بە پرسینەتەوە بڵاو بکەین دەکرێت ئێمە لە ڕێی ژانرە جیاوازەکانی ئەدەب شەعرە چیرۆکە ڕۆمانە ڕێکخراوی لێکۆڵینەوەیە خزمەت بە پرسینەتەوە بڵاو بکەین هەر بۆی ئەو خۆی لە خۆیدا دروستبوونی پردێکە لە نێوان ئێمە و گەلایین تر کاک فەریدون لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە ئامادەی تەواوی چالاکیەکانی نێو فستیڤاڵ بوون تێڕوانینتان چی بوو لەسەر تەواوی ئەو چالاکیانەی کە ئەنجام درا بەڵێ ئامادە بووم بەگشتی لە ئاستێکی باشدا بوو بەڵام تێبینیشم هەبوو تێبینی ئەوە بوو کە بەشی زۆری ینی توێژنەوەکان بەڕاستی کەمتر ینی پەیوەندی بە کەلتوری کوردیەوە بۆ نمونە بابەتە عەرەبیەکان یا فارسیەکان ڕاستیەکەی دوورنزیک پەیوەندی بە کەلتوری کوردیەوە نەبوو خۆزگا ئەو بەڕێزانی کە بانگەش دەکران لە وڵاتانی عەرەبی یا لە باشووری عێراق لە ناوەڕاستە یا لە ئێران کەم و زۆر شارەزایان لە کەلتوری کوردی هەبووە ئاگاداریشان لە شەور و چیرۆک ڕۆمانی کوردی هەبووە یا لە مێژووی کورد هەبووە بەڕای منیان ئەمە پردەکە دروست دەکات یعنی بۆ نمونە قسەکردن لەسەر ئەدەبی منداڵان لە مەستەر چ پەیوەندیشی بە ئەدەبی کوردیەوە هەیە ڕاستە شتی هاوبەشەیە بەڵام ئیتر جگە لەوەش بەڕای من ئەگەر کەسانی با بڵێن لە دەرەوە لە هەندەران بەدەیان ناوەندی کەلتوری کوردی هەیە ئەگەر باتە هەر نەبە نوێنەریەشێک لەو ناوەندەنە بانگەش کرابەیە پێم وایە زیاتر خزمەتی بێ فستیڤاڵەکە دەکرد تا چەند دڵخۆشی لە شاری ئەدەب و ڕۆشنبیری شاری شاران بۆ ئەم ساڵیش خەڵاتی زێڕینی فستیڤاڵەکە ئەبەخشرێتە ئەو کەسانی کە لە بواری شەعر چیرۆک با بڵێن تەواوی بەرهەمەکانیان لێکۆڵینەوەیان کردووە ئەو خەڵاتانە ئەبەخشرێت بەو کەسایەتی دیارانە ئێمە ساڵانە ئەنجامدانی ئەم فستیڤاڵانە لەم چالاکیە باشی ساڵە لەم ڕووداوە گرنگەی ساڵە تا چەندە بۆ بەرەوپێشوونی ئەدەب و ڕۆشنبیری لە شاری سلێمانیا زیاتر پڕبایەخترە بێت خۆی لە ڕاستیدا مای خۆشحاڵێک کە یەکەمەکانی ئەو فستیڤاڵە خەڵات دەکرێن هەڵبەت بەڕای من خەڵاتەکانش بەڕاستی هەر تەنها لە با بڵێن لە ڕووی خەڵاتی مادی نەبێ بەڵام با بڵێن پرۆژێک بێت لە ماوەی ساڵدا کتێبەکانی بۆ چاپ بکرێ ئەوەیان زۆر گرنگە یعنی هەندێک پرۆژەی هاوبەشی ڕۆشنبیری لە نێوان با بڵێن فستیڤاڵی گەلاوێژ وەکو دەستگایەک لەگەڵ خودی ئەو کەسانی کە براوەی خەڵاتەکەن بەڵام لە پاڵ ئەوەشدام پێم باشە ینی پێشنیار دەکەم لە پاڵەوەی کە ئەوانی کە وەکو پێشبڕچێ لەو فستیڤاڵە بەشدانە خەڵات دەکرێن کۆمەڵە کەسایەتی هەن کەسایەتی ڕۆشنبیری گەورەی کورد هەن کە لێرە ئامادەجیان هەیە بەڵام بەداخەوە وەکو پێویست نازەم ینی بۆچی بەس نەکراونەوە خۆشە لێرە چ لە با بڵێن هەرێمی کوردستان چ لە بەشەکانی تریبوزن چ لە ئەوروپا ئەگەر لە پاڵ ئەو خەڵاتە کەسانیشیش وەکو ڕەمزێ خەڵات بکرێن گەوردی خزمەت بە فستیڤاڵی گەلاوێژ دەکات سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نووسەر و وەرگێڕ کاک فەریدون سامان سپاس بۆ وتەکانی تەواوی میوانەکانم لەم بەشەی پرۆگرام بێگومان بەڕێوەچوونی 27مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە لە ڕۆژانی 5 و 6 و 7 ئەم مانگە بەڕێوە چوو لە تەلاری هونەر کە ئەمڕۆژ کۆتا ڕۆژە
بەڕێوە دەچێت بە سپانسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کە خۆی ئەبینێتەوە لە زۆرێک لە چالاکیەکانی میوزیک و گۆرانی و سازکردنی بەشێک لە پانێڵ و دیبیت و ئەو سیمینارانەی کە پەیوەستە بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە لەلایەن بەشێک لە نووسەران و ئەدیبانی ئەم شارەوە زیاتر ئەخرێتە ڕوو ئەمەش بۆ بەرەو پێشوونی زیاتری کایی هوەری و ئەدەبیە لە شاری شاران.